لا کەرنەڤاڵە پڕجۆش و خڕۆشەکەی لیستی 104 کۆمەڵە ئیسلامیدا مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵە ئیسلامی وتارێکی پێشکەش کرد و تیایدا جەختی لەوە کردەوە پێویستە دەسەڵات لە ئیرادەی خەڵکەوە هەڵبقڵێ نەک کەسان و بنەماڵەیەک زەوتی بکەن بۆ خۆیان. ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی وەکو خەڵکی مسلمان دەبێ لەو ڕاستیە دڵنیابین کە کۆمەلگا کاتێک کۆمەلگایەکی تەندروستە خاوەنی بوون و کیانی خۆی بێ، خاوەنی ئیرادە و ئیدارەی خۆی بێ و دەسەڵات بەدەست خەڵکەوە بێ، نەک بنەماڵەیەک یا حیزبێک یا گروپێک دەسەڵاتی لێ زەوت کە. کەواتە دەبێ بزاندرێ کە حکمی ڕەشید ئەو حکمە کە خەڵک هەمووی خاوەنی سەروەت و سامان بێ، خەڵک هەمووی خاوەنی دەسەڵات و بڕیاری سیاسی بێ، خەڵک خۆیان بەرپرسانی خۆیان هەڵبژێرن و دیاریکەن، ئەو حکمە حکمێکی ئیسلامیە. ئەوە ئیسلام بناغەکەی دامەزراند پێش ئەوەی کە لە ئەوروپا و ڕۆژئاوا هەر خەون بە دیموکراسیەتیشەوە ببینن. ئەمیری کۆمەڵی ئیسلامی جارێکی دیکە وەڵامی ئەو کەسانەی دایەوە کە دەیانەوێت بە ناوی دینەوە خەڵک چاواشە بکەن و لا هەڵبژاردننی نوێنەرانی خۆیان ساردیان بکەنەوە. ئەوانە کە ڕەخنە دەگرنەوەی خەڵک چێ بەرپرسانی خۆی هەڵبژێرێت، دەیانەوێت چۆن وڵات پڕ بووە لە ستەم و گەندەڵی هەر بەو شێوە بمێنێتەوە. ئەمجا گەر تۆ تەماشا بکەی سەلەفی ساڵحی ئێمە یەخەی حکمڕانەکانی خۆیان گرتووە لە کاتێکدا لە شەریعەت لایەنداوە، لە کاتێکدا کە بێعەدالەتیان کردووە یەخەیان گرتوون، پێشینی چاچی ئێمە خۆیان نەکردوتە کەڕەی شەربەت لە بەرامبەر ستەمی حکمڕاناندا لە کاتێکدا کە خەڵکی شەڵی بژاردوون. هەر بۆیە ئەوانەی کە بە ناوی شوێنکەوتنی سەلەفی ساڵح و بە ناوی موسڵمانەتی و دینداری تانە دەدەن لە مەسەلەی هەڵبژاردن لەلایەنە ئیسلامیەکان کە دەیانەوێ جێ پێ لێشکەن بە حکمی گەندەڵکاران و حکمێکی ڕەشید و دادگەرانە بێتە ئاراوە، ئەوانە بزانن یان نەزانن دەیانەوێت ئەم واقعە پڕستەمە پارێزگاری لێ بکەن بیهێڵنەوە و دەیانەوێت پاکسازی و ساکسازی لە وڵاتەدا نەکرێت. مامۆستا عەلی باپیر داوای لە خەڵکی دەڤەری ڕاپەڕین و هاوڵاتیانی دیکەی هەرێمیش کرد کە بەشداری کاران لە هەڵبژارنەکاندا بکەن و کەسانێک بکەنە نوێنەری خۆیان کە لە دەستپاکی و ڕاستگۆییان دڵنیابن. ئەو دەنگدانە زۆر بە گەرم و گوڕی بچن بۆ دەنگدان خەڵک، با هیچ شتێک سارتان نەکاتەوە، با هیچ کەس سارتان نەکاتەوە. دەنگدان شایەدیدانە، ئەوەی نەچێ بۆ شایەدیدانە گوناهبار دەبێ، بەڵام دەبێ ئاگادار بێ شایەدیەکی بە حەق بدا. کەسانێک کاتە نوێنەری خۆی کە لێیان ئەمین بێ خیانەتی پێ ناکەن و لێیان ئەمین بێ خیانەت بە خەڵک و وڵات ناکەن، بۆ لەبەر ئەوە کە خوا لەسەر خۆیانەوە دەبینن سبحانە وتعالە. هەروەها ئەمیری کۆمەڵی ئیسلامی جەختی لەوە کردەوە کە کۆمەڵکار بۆ چەسپاندنی دادوەری و کۆتایی هێنان بە قۆڕەخکاری سیاسی و ئابووری دەکات. کۆمەڵی ئیسلامی پاش ڕازیکردنی خوا سبحانە وتعالە ئامانجی ئەوەی دادگەری بشەسپێ، دادگەری لە مەسلحەتی هەموو لایەکە، زوڵم و ستەم لە زەرەری هەموو لایەکە. وەڵڵا پێش مەزلوم زاڵمەکە زەرەر دەکا لە زوڵمەکەی. ئێمە پێمان خۆشە ئەم وڵاتەی ئێمە لاپەڕەیەکی سپی هەڵداتەوە، کۆتایی بێنێ بەو زوڵم و گەندەڵی و قۆرەخکاریەی کە سەری بەم ڕۆگەیاندین. لە کۆتاییشدا مامۆستا عەلی باپیر ڕایگەیاند کەسانێک لە پشت پەردەی ڕەشەوە سەیری ئیسلامیەکان دەکەن و دەڵێن ئەگەر دەسەڵات بگرنە دەست ئازادی زەوت دەکەن. ئەمیری کۆمەڵ لە وەڵامی ئەوانە داوتی ئیسلامیەکان کێشیان لەگەڵ دیکتاتۆریەتدا هەیە و لە هەر شوێنێک دیموکراسی هەبوو بێت ئەوان براوە بوون.